ماوەی 4 ڕۆژە سوپای تورکیا لەشکرکێشیەکانی لە ژێرناوی ئۆپەراسیۆنی چەنگی دوو بۆ سەرهێزەکانی پەکەکە لە شاخی گارە و ناوچەکانی دەوروبەری دەست پێ کردووە. لەو نێوەندەشدا وەزارەتی بەرگری تورکیا و پەکەکە ئاماژە بە سەرکەوتنی هێزەکانیان دەکەن. ئەمەش لە کاتێکدا شەڕ لە گارە بەردەوامی هەیە و فڕۆکەکانی تورکیا شەتاوەکو ئێستا ناوچەکە بردومان دەکەن. لە ڕۆژی دەیشوباتەوە سوپای تورکیا ئۆپەراسیۆنی چەنگی دووی بۆ سەرگەریلاکانی پەکەکە لە شاخی گارە لە هەرێمی کوردستان دەست پێ کردووە و پاساوی ئەم لەشکرکێشیەش بۆ ئامانجی سەقامگیری ئاسایشی سنوور و پوچەڵکردنەوەی پیلانەکانی تیرۆر لە باکووری عێراق دەگەڕێتەوە و بەپێی ڕاگەنراوی فەرمی سوپای تورکیا زیاتر لە 40 فڕۆکەی شەڕکەر و هەواڵگری و فڕۆکەی بێفڕۆکەوان هاوشانی جەندرمە لە ئۆپەراسیۆنەکەدا بەشدارن. لە ماوەی 4 ڕۆژی شەڕ و پێکدادانەکانی سوپای تورکیا و گەریلاکانی پەکەکە لە گارە، وەزارەتی بەرگری و میدیاکانی تورکیا دەڵێن زیانی زۆریان بە گەریلاکانی پەکەکە گەیاندووە و ئامانجا سەربازیەکانیان پێکاوە و بەپێی ئامارەکانی سوپای تورکیا تا ئێستا زیاتر لە 40 گەریلای پەکەکە لەو شەڕەدا کوژراون. سەبارەت بە زیانە گیانیەکانی سوپاش تاوەکو ئێستا تەنها دانی بە کوژرانی 3 سەرباز و برینداربوونی ژمارەیەکی دیکە داناوە. 14 15 پێچەوانەیە و داتاو ئامارانی سوپای تورکیا دێخاتە ڕوو. ناوەندی چاپەمەنی و ڕاگەیاندنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە لە ڕاگەیەنراوی ڕۆژی هەینیدا دەڵێت تاکو ئێستا 30 سەربازی تورکیا کوژراون و دەیان سەربازی دیکەش بریندار بوون. هێزەکانی پاراستنی گەل هەپەگە لە بارەی دابەزاندنی سەربازانی سوپای تورکیا لە گارە دەڵێت سەربازانی تورکیا هەوڵیان داوە لە چیای گارە دابەزن و جێگیر ببن، بەڵام گەریلاکانیان بە توندی بەرپەچیان داونەتەوە. ئەوکات میدیاکانی نزیک لە پەکەکە بڵاویان کردوێتەوە گەریلاکانی پەکەکە لە ڕێگەی درۆن و فڕۆکەی بێفڕۆکەوانەوە لە دژیە و سەربازانی سوپای تورکیا چالاکیان ئەنجام داوە کە لە ناوچەی سیانێ لە گارە جێگیر کراون و لە هەندێک ناوچەش یەکە سەربازیەکانی سوپای تورکیایان گەمارۆ داوە. Gözünüz arkada kalmasın. لەگەڵەوەی لە شەڕ و پێکدادانەکاندا سوپای تورکیا دەیان هێرشی ئاسمانی بە پاڵپشتی و بۆردومانی چڕی تۆپخانە و چەکی قورس بۆ سەرگەریلاکانی پاکەکە لە چیای گارە ئەنجام داوە، بەڵام تاوەکو ئێستا ئەوەی لە سەرزەمینی واقع دەبینرێت ئەوەیە کە تورکیا نەیتوانیەوە سەرکەوتوو بێت و پێشڕەوی بکات. بۆردومانکردنەوەی گوندی سیانێ لە 4ەم ڕۆژی ئۆپەراسیۆنی چەنگی دوو واتە ئەو گوندەی لە یەکەم ڕۆژ و دەستپێکی ئۆپەراسیۆنەکەدا کەوتە بەرهێرشی فڕۆکە جەنگیەکان سەرنەکەوتن و بەدینەهاتنی ئامانجەکانی سوپای تورکیا پشتڕاست دەکاتەوە. لە هێرشەکانیدا بۆ سەربنکە و بارەگاکانی گەریلاکانی پاکەکە لە چیای گارە پێگە و بنکە سەربازیەکانی لە هەرێمی کوردستان بەکاردەهێنرێت و وەزارەتی بەرگری ئەو وڵاتەش وەک هێمایەک بۆ بەشداریکردنی هێزەکانی پارتی لەو شەڕەدا ڕایگەیاندووە پێش دەستپێکردنی ئۆپەراسیۆنەکە بە هاوکاری و تەنسیق لەگەڵ دۆست و هاوپەیمانەکانیان ئامانجەکانی پاکەکەیان لە چیای گارە دەستنیشان کردووە. لە ڕاگەنراوێکیشدا هێزەکانی پاراستنی گەل هەپەگە ڕاگەنراوەکەی سوپای تورکیای ڕەت کردەوە و ڕایگەیاند هیچ پشتڕاستکردنەوەیەکیان لە بارەی بەشداریکردنی هێزەکانی پارتی لە ئۆپەراسیۆنەکەی گارەدا نییە. ئەوەی هەیە و ڕاستە سوپای تورکیا هێز و کۆپتەرەکانی لە بنکەی شەرناخەوە بۆ بنکەی باشی گواستووەتەوە، لەوێشەوە بەسەر شارۆچکەی باکرمانی سەر باکرێدا چوونەتە سەر ناوچەی گارە، بەڵام هیچ کاردانەوەیەک و دژایەتیەک لە پارتیەوە بۆ ئەم کارەی تورکیا نەبینراوە.